بەڕێزان قسە لەسەر ئەم دۆخی عێراق دەکەین وەکو بینیمان پەرلەمانی عێراق نەیتوانی لە دانیشتنی یەکەمە ئەو ئامانجەی کە هەیە بوو هاوڵاتیانی عێراقیان بوو بەدی بێنێت خۆپیشاندانەکانی باشووری عێراقتا دێتون دەبێتەوە کوتلە عێراقیەکان لە دوانی جیاواز دەدەن بەیاننامەی جیاواز بڵاوەکەنەوە سەرۆکاتی کۆمار هەندێک بەیاننامەیەکی بڵاو کردوەوە کە باس لە مافی دەستوری و یاسایی و مافی تەواوی مافەکانی خۆپیشاندەران دەکات بە مەرجێک بە خۆپیشاندانی هێمنانە قسە لەسەر ئەماکەین و ئەمانەوە لێرە بچینە سەر پەیوەندەکانی هەرێم و بەغدا بزانین ئێستا پەیوەندەکانی هەرێم و بەغدا چۆنە بزانین بێلایەنی کورد لە نێوان کوتلە شیعەکاندا بەتایبەت دووباڵەکەی شیعە ئەوەی کە دابەش بوون بەسەر ئەمریکا و ئێراندا بێلایەنی کورد لە نێوان ئەم دووباڵەدا تا چەند گرنگە ئەم موقیفەی کورد ئەم هەڵوێستەی کورد تا چەند جێی خۆی ئەگرێ بۆ مەبەستە میوانداری بەڕێز کاروان گەزنەیەمان کردو چاودێری سیاسی کا کاروان زۆر بەخێربێی زۆر سپاس ئەزێری کێشە کا کاروان بەم دۆخی عێراقەوە پێتان وایە یاخود گەشتبینی بەوەی کە لە ماوەیەکی نزیکدا حکوومەتی عێراق دروست بێتەوە و کابینەوە دروست بێ و سەرۆکایەتی پەرلەمان دروست کرێتەوە و سەرۆکایەتی کۆمار جارێکتر ئەم ڕەوشێنە یاسییانە تێپەڕێت سپاس بۆی وەسپاس بۆ بینرانتان هەڵبەت ڕژبینی و گەشتبینی من پێوەستە بەم دۆخە نەخوازراوی کە لە عێراقدا دەگوزارێت ئێستا دۆخێکی زۆر نەخوازراو لە شەقامی عێراقیدا دەگوزارێت هەڵبەت کە دەیبینین کۆمەڵە کێشە و گرفتی زۆرمان هەیە کێشەی سیاسیمان هەیە و تێکەڵ کێشێکی کێشە سیاسەکان و قەیراندارایەکان بەیەک وای کردووە کە ئەم دۆخە سیاسی زیاتر قورس بێتەوە لە هەمان کاتیش داوای لێ بێ کە پێکەنانی حکوومەت تا ڕادەیەکی زۆر قورس بێ لە ئێستادا بەڵام بەڕاستی پێمان وایە کە حکوومەتی عێراقی پێک ناهێنرێت نەخێر پێم وایە کە حکوومەتی عێراقی پێک دەهێنرێت بەڵام زووی ئەندران کەوتۆ سەر و کێشانێکی ئەم لەلایەنەی کە لە نێوان کوتلەکانی عێراقدا هەیە چونکە بیرمان نەچێت کە عێراق لە کۆمەڵێک پێکاتی جیاواز پێکاتوە ئەم پێکاتانە کەسە پێکاتی سەرچین پێکاتی شیعە سوننی کوردە و لەناو خۆشیاندا هەرێکێک لە پێکاتەکان کۆمەڵێک تەناقوزات و کۆمەڵێک کۆنفلیکتی فکری و بیریان هەیە لەسەر گەشتن بە دەستکەوتەکانی خۆیان بۆ ئێمە وای کردووە کە پێکەنانی حکوومەتی عێراقی تا ڕادەیەک گران بێ لە ئێستادا بەڵام پێم وایە کە بەسەن هەفتەیدا دو حکوومەتی عێراقی پێک بێنرێت تا چەند ئەم خۆپیشاندانانی بەسرە کە تون بۆتەوە کاریگەری هەیەەوە تا چەند بەیاننامەیەکی سەدر کە ئەمڕۆ خوێندێەوە باس لەوەکە لە ماوەی یەک دوو ڕۆژی داهاتووە بێ پەرلەمانی عێراق دانیشێت و لەگەڵ ئەمە کە پەرلەمانی عێراق وادەیەکی تری دیاری کردەوە بۆ دانیشتن پێتان وایە کاریگەرییان نەبێت دۆخی عێراق دۆخێکی زۆر ناهەموارە خەڵکی عێراق بەڕادەیەکی گشتی هاوڵاتیان بە شێوێکی زۆر گشتی ماندوومون لەم دۆخە نەخوازراوە ماندوومون لەم هەموو قەیرانداراییە ماندوومون لەم هەموو دۆخە بێ خزمەتگوزاری کە گەلی عێراق پێیدا تێپەڕ دەبێت بە زۆربەی ناوچەکانی عێراقەوە بۆ دەبین کە تا دەی خۆپیشاندانەکان پەردەستن تا ڕادەیەکی زۆر باش گەشەیان کردو وای کردووە کە دەنجی شەقامی عێراقی بەرز بێتەوە بەڕووی تەڵەبیاتەکانی خۆیان و سەقفی تەڵەبیاتەکانیشیان بەرز بێتەوە لەگەڵی کە ئەمە گەر چارە سەر نەکرە ڕەنگە کۆمەڵە کێشەی گەورەتر و لێکەوتی تری هەبێت کە لێکەوتی هەرێمایەتیە لە بەسرا ڕەنگە ئەمەش بێتە پرسە لە پرسەکان لە داهاتوودا و پێشم وایە کە بەڕاستی ئەمانە هەڵبەت کاریگەری زۆری دەبێت بەڵام بیرمان نەچێت کە لە ئێستادا زۆرێک لایەنە سیاسەکان ڕەنگە بیانێمە و دەرفەتە بخۆزنەوە چونکە کێشەیەکی گەورە هەیە لە ناوچەکانی خواری و عێراق و خۆپیشاندان بەردەوامە دەبینین کە بەرپرسە سیاسەکان دایانەوێن دۆخە بخۆزنەوە بەیاننامە دەربکەن بەڵام بەیاننامەکان تا چەند کاریگەری دەبێت ئەمەیان دەکەوێتەوە سەرەدای بەیاننامەکان و وەجوودی دوای بەیاننامەکان لە ڕووی کردداری و بەڕاستی تا چەند توان پێڕەوی بکەن باشە بۆ لە دەرەوەی حکوومەتی عێراقی هەموو لە دەرەوەی عێراقیش ینی هۆشداری ئەدەن لە خراپبوونی خۆپیشاندانەکان و لە خراپبوونی دۆخی عێراق بەڵام بۆ کوتلە سیاسیەکان بەتایبەت کوتلە شیعەکان هەست بەمە ناکەن لە پەرلەمانە بۆچی پێک نایەن بۆچی میکانیزمێکی جیاواز نادۆزن حکوومەت دروست من پێم وایە کە هەمویان گەشتن بۆ قەناعەتی کە بەڵێ کێشەی زۆر گەورە لە عێراق هەیە بەڵام بەرژەوەندەکانی خۆیان بە گەورەتر و باڵاتر دەبینن لانی کەم کوتلە شیعەکان لە ئێستادا کە شەڕی یەکلایکردنەوەی پۆستی ئەنجومەنی وەزیرانیان هەیە لە عێراق ئەمە پۆستێکی زۆر سیادی و زۆریش گرنگە بەلایەنەوە لە بینی دوو کوتلەی سەرەکی کە مالیشی و عەبادی سەرپەرشت دەکەن لە دوو جەمسەری جیاوازەوە دوو باگراوند و خلفیاتی جیاوازیشەوە پێم وایە ئەم شەڕە تا ڕادەیەک وا قورس بۆتەوە کە نەتوان بە ئاسان دەستبەرداری ئەم پۆستە سیادیە بن بۆیە تێگەشتنیان بۆ ئەم دۆخە تا ڕادەیەک پشتگوێ دەخەن بۆ گەشتن بە مەرامەکانی خۆیان لە حکوومەتی تازە عێراق ئەوەی کە بینیمان لە دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراق خولی نوێ بێگومان کورد نەچۆ پاڵ هیچ لایەک لەم بەرانە ینی ئەوەی کە پێوترێ بەرەی ئەمریکا ئێران یاخود ئەوەی کە پێوترێ کوتلەکانی مالیکی و عەبادی کورد بێلایەن وەستا وەکو تەماشاکەر بوو پێتان وایە ئەم هەڵوێستەی کورد تا چەنەنجی خۆیان من پێم وایە کورد ڕۆڵێکی زۆر باش دەبینێت ئێمە هەمومانەوە قەناعەتمان لا دروست بووە حکوومەتی عێراقی شووە شەقامی عێراقیش ئەم قەناعەتەی لا دروست بووە پێکهێنانی هەر حکوومەتێک لە عێراق بێ بەشداری کورد حکوومەتێکی کاران نابێت حکوومەتێکی فەشەل دەبێت ئەم جومکانی لە کار دەکەوێت و ناڕاستەوە خۆ دانانە بەسەر بەخۆی هەرێمی کوردستانی شەگەر حکوومەتی عێراقی مە بکات بۆیە بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراقی ناتوانێت کورد پشتگوێ بخات بەڵام هەنگاوەکانی کورد هەنگاوی ئاقلانن بەتایبەتی شاندی تازەی کوردی کە لە بەغدا دانوستان دەکات و گفتوگۆ دەکات لەبارەی زمینە سازکردنی بەدەستهێنانی زۆرترین خواستەکانی گەلی کورد لە چوارچەوەی دەستوری عێراقیدا ئەمە دەخەنە پێوەرێک بۆی کە زوو
هەنگاونن تاوەکو زوو پەشیما بوونەوەیەکی گەورەی بەدواوانە بێت گەلی کورد پێم وایە ئەمجارە سەرکردایەتی کوردی زۆر ژیرانە بڕیاردات و زۆر بە منطقەوە چێت ناو حکومەت تازای عراقیەوە بە نەتیجەش پێم وایە بڕیارێکی زۆر دروست دەکرێت بە ڕژۆندی گەلی یعنی هیچ مەترسیەکی نییە لێکەوتەکانی ئەم هەڵوێستەی کورد بۆی کە ئەگەر یەکێک لەو لایەنانە حکومەت دروستکەن کوردیا بەشدار نەبێت. من پێم وانێ بە هیچ شێوەیەکی کەسێ بتوانە حکومەت لە عراق بە پێکهاتەی سەرەکی کە کوردیەکێک لە پێکهاتە سەرەکیەکانی عراق پێم وانێ بە هیچ شێوەیەک بە بەشداری کورد حکومەتی تازای عراقی پێک بهێنرێت. ئێمە ئیستحقاقی هەڵبژاردنمان هەیە کورسی هەڵبژاردنمان بەدەستێناوە لە پەرلەمانی عراقی کە حەقی خۆمانە بتوانین پۆستەکانی خۆمان پڕ بکەینەوە و بێ بەشداری کورد پشتگوێخستنی پێکهاتەیەکی گەورەی گەلی عراقە بۆیە پاراستنی یەک پارچەی خاچی عراق و یەکدەنجی و کۆدەنجی خاچی عراق ممکن نیە حکومەتی تازای عراقی بەشداری کورد پێک بهێنرێت. پێتان وانە ینی ڕەنگە ئەم کاتی عێراق بۆ کورد لەم کاتێ باشترێ بۆی کە ئەگەر خۆیەک لای کات و بۆ هەلایەنێکیان ڕەنگەوە زۆر نەدروستکات و حکومەت دروستکە پێویستە کورد سەفقەی داواکارەکانی بەرز بکاتەوە کە هەیەی بخاتە دەبێت شاندی کوردی ئەمجارە سەقفی تەڵەبیاتەکانی خۆی بە تەواوی بەرز بکاتەوە پێداگیری بکات لەسەر جێبەجێکردنی مادە سوورەکانی عراق کە کۆمەڵک مادەی هەڵبەسێردراون کۆمەڵک کێشەی هەڵبەسێردراون کە دواتر دەینە سەری مناقەشەیان دەکەن ئەگەر کات بوو دەبێت گەلی کورد ئەمجارە نوێنەرەکانی لە بەغدا شەڕێکی منطقی بکەن لەسەر جێبەجێکردنی مافە دەستورەکانیان بە تایبەتی مادەی 130 کە ڕفراندۆمە لە ناوچە دابڕێنراوەکان ناوچە بە زۆر دابڕێنراوەکان بە تایبەتی کەرکوچی قوسی کوردستان و بۆیە پێم وایە ئەمجارەیان بەڵە کاتێکی زۆر گونجاوە کە سەرکردایەتی کوردی کە شاندی کوردی لە بەغدا شەڕێکی معقول شەڕێکی منطق بکە بۆ پێداگیریکردن لەسەر چەسپانی مافە دەستورەکانی بۆچی یعنی کورد هەمیشە داوای جێبەجێکردنی دەستوری عێراقەکات پێتان وایە بە جێبەجێکردنی دەستوری عێراق کورد بەشێکی زیاتر لە مافەکانی دەستەکە ئەمە پێمان وایە لانی کەم بە جێبەجێکردنی دەستوری عراقی لانی کەم بەشێکی زۆری کێشاو بۆ سەردراوەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر دەکرێت یەکێک لە مادە ئاساسەکان کە بەلایەمەوە زۆر گرنگە مادەی 140 کە مادەیەکە کۆمەڵک ناوچە هەیە بە زۆر دابڕێنراون لە هەرێمی کوردستان ئەمە پێمان وایە گەر ڕفراندۆم لەو ناوچاندا بکرێت کە قەرار بوو ساڵ 2007 بکرێت کە نەکرا کە ئەمە تقریبا یان ساڵ دوام پرۆسەیە کە جێبەجێ نەکراوە ئەگەر لە ئێستاشدا ڕفراندۆم بکرێن پێم وایە کەرکووک و ناوچەکانی تری دەوروبەری کەرکوچیش دەگەڕنەوە سەر خاچی کوردستان کە خاچی پیرۆزی باوەپیرانی خۆمان بووە دەستورەوە کات بەڵێ دەستور عێراق ینی وڵاتێکی ئەوەنە یاسای و دەستوریە لە کابینەی نوێە دەستور جێبەجێکری و بەرگە دەستور جێبەجێکرێت و تا چەند گەشتبینی بەمە ئەمە چێش سەرچەکە لە ئێستا لە عراقدا دەگوزارێت هەڵبەت ئەمە یەکێکە لە چێستەرچەکە کە دەستور تا جێبەجێ نەکراوە ئێمە هەر مادەی 140 مادەی تریشمانێک لە دەستوری عراق تا جێبەجێ نەکراون ئەمە وای کردووە کە عراق لەم تەنگەشە سیاسیدا بێت کە ئێز دەبینین شەقامی عراقی هەمیشە ناڕازی بێت هەمیشە حکومەتی عراقی نەیتوانێت لە ئاست پێویستەکانی خەڵکی عراقدا بێت بۆ هەرگیز گەلی عراق بەیەکەوە کۆک نەبوون لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن جگە لە ساڵ 2005 تا فترەیە کە جەنابی مامزەلال ڕێبەری مەزنی گەلی کورد لە منطقەیە کە حکومڕانی کردووە کە وەکو سەرۆکۆماری عراق توانێت تیم پێکاتەکان کۆ بکاتەوە دوای جەنابی مامزەلان فەراغ سیاسەکە دروست بۆ تا ئێستاش پڕ نەکراوەتەوە ئەمە وای کردووە کە تەنگەشەکان پارادەی زۆر قوڵ بنەوە و ئەم دەستوری کە باسیشی لەوە دەکەین تا ئێستا جێبەجێ نەکراوە پێتان وایە تا چەند ئەنی ئەمە ئەو قسەیە دروستە کاڵێت ئەمریکا زیرەکانە شیعی دابش کرد بەسەر خۆی و بەسەر ئێرانە بەشێکی برد بۆ خۆی ئەمە تۆ چۆن نەیبینی گەلی عراق ناوخۆیدا کۆمەڵک کێشەی زۆر گەورەیە ئەم کێشانە بۆ عادێکی مێژووی بۆ عادێکی دینی قوڵیان هەیە من پێم وایە ئەمریکا بێتە هۆی دابشکردنی گەلی عراق و خاچی عراقی پێم وایە خۆی خاچی عراق و گەلی عراق خۆی دابشکاری بووە و هیچ کاتێکش ئەم یەک پارچەیە بوونی نەبووە جگە لە دیکتاتۆریەت کاتێکە بە دیکتاتۆریەتەمە بە زۆر سەپێنراوە بەسەر پێکاتەکانی گەلی عراقدا بەڵام لە سەردەمی جەنابی مامزەلال وەکو باسیشم کرد پێشتر تاکە سەردەمێکی زێڕنی حکومەتی عراقی بووە کە توانیمان هەمومان بەیەکەوە لەسەر مێزی گفتوگۆ دانوستان بەیەکەوە کۆب بینەوە و بتوانین بەشداری هەموو پرسە خۆش و ناخۆشەکانی عراق بکەین دابشبوونی شیعە ئەمە بەسم دابشبوونی شیعە دابشبوونی بەسەر باڵێکی بەسەر ئێران و وتری بەسەر ئەمریکایە لە بەرژەوەندی گەلی عێراقا بە هیچ شێوەیەک یەک پارچەی خاچی عراق لە بەرژەوەندی خاچی عراقا یەکدەنجی سەرکردایەتی سیاسی عراقی لە بەرژەوەندی شەقامی عراقیە چەسپاندنی مافە دەستوریەکان و جێبەجێکردنی دەستور خزمەت بە گەلی عراق تا چەند پێتان وایە ئەم دۆخە خراپی کە لە عێراقا هەیە بەشێکی زۆری پەیوەندی بە وڵاتانی ئیقلیم نەدەوڵەتیەوە هەیە عراق پێکاتی جوگرافی و جیۆپۆلیتیکی عراقی وا بۆ هەمیشە کارانگازی وڵاتانی دەوروبەری بەستەرەوە بۆ خاستن وڵاتانی دەوروبەر دراوسەکانی خۆی ئینجا لە پێکاتە زیانەکەش کە وڵاتانی وەکو ئەمریکا و تاڕادەیەکی زۆر کەم ڕوسیاش بەڵام ڕاستەوخۆ وڵاتانی دەوروبەر کە ئێران دێشەکە لە وڵاتانی کاریگەری زۆری بەسەر عراقەوە ئەم کاریگەریە وای کردووە کە بیانە زۆرترین بەرژەوەندەکانی خۆیان لەم ناوچەیە دەستەبەر بکەن و بەدی بهێنن بۆیە هەڵبەت کەمە چێشەی گەورە لە ناوچەکانی بەدەل لە ئێران و تورکیا و سعودیە دەستیان هەیە لە عێراق سوپاسەین کە بەڕێز کاک کاروان گەزنەی سوپاس بۆ بەشداری لە گەشتی هەواڵەکان سوپاسەکەین.